هەمیشە گەنجان ئەو چینەن کە دەبێت کۆمەڵگا و خێزان بەگشتی و دەوڵەت و یاساکانیش پشتیان پێ ببەستن، چونکە گەنجانیش گەنجێکی خۆبردون، گەنجێکن بەتوانان بەوێ قارن، بەڵام بەداخەوە لەمڕۆدا ئەم گەنجانەی ئێمە چۆن دەڵێ تووشی نەخۆشیەک بوون کە نەخۆشیێکی ناونلێنراو بە ئازادی و بە پێشکەوتن، ئەو پێشکەوتنەی کە هەمیشە کێشەمان لەگەڵی هەیە، هەمیشە بە دوواداچوونی بۆ دەکەین، گرفتی گەورەمان بۆ دروستەکە کۆمەڵگای بەرەو ڕوخاندن بردووە. گەنج ئەو چی نەبوو کە لە سەرەتای ساڵی 60ەکان و 70کاندا توانیان کۆمەڵگا بگەێنە ئاستێکی زۆر باش، بەڵام لە دوای هاتنی ئەم تەکنەلۆجیا و بەناو پێشکەوتنی کە ناومان نابوو پێشکەوتن، بەڕاستی گەنج جارێکی کە کۆمەلگای داڕوخاندەوانێ تۆ سیر دەکەی گەنجەکەی تۆ لە ماڵەوە چۆن پەروەردەت کردووە، چۆن بەخێوت کردو تاگەاندوتە ئەو ئاستەی پشتی پێ ببەستی، خۆی پشت خۆشی ببەستێ، بەڵام بەهۆی ئەو هەندێک لەو شتانی کە لەناو کۆمەلگادا شتێک بوونەتە دیاردە، گەنجان پێوەی سەرقاڵ کراون و جارێکی کە کۆمەلگا بڕیاردەر بۆ لەسەر گەنجانی بردە ئەو شوێنەی کە چیدی خێزان نەتوانێت دەستکاری بکە، چکە هەموو خولیا و ئاواتەکانی گەنجانمان کەوتنە دەست ئەو ناوی بنێن نازام ناوی بنێن چی دیاردەیەک کە بەڕاستی تەواو گەنجانی شەکەت کردووە لەوەی کە چیتی ئینتیما و خۆشەویستیان جارێکی کە بۆ نەگەڕێتەوە بۆ نەتەوە بۆ کۆمەلگا بۆ خێزان. بەداخەوە دیارە بەڕاستی وشەی ئازادی ئەو شەیە نییە کە بەو شێوە ڕەهاییە کە گەنج ژن کچ پیا و کوڕ توزام هەموو کۆمەلگا بەگشتی چین و توێژەکان خۆیان پێوە سەرقاڵ کردەوە. ئەزانێ ئەگەر من هاتمە دەرێ لەسەر جادە لەگەڵ ڕێزم بۆ هەموو چین و توێژەکان نێرگەلەیەکم کێشا و جگەرەیەکم کێشا و لەسەر ڕێگا بە دڵی خۆم قاقایەکم لێ و ڕێزم لە کەسی بەرامبەرم نەگر، کەسی بەرامبەرم پیرە تەمەنی هەیە توانای نییە. بەڕاستی ینی ئەمە چی ئازادیەکی ناو ئەنێ خۆ ئازادی ئەو بڵاوێ نییە کە وا لێی تێگەیشتون ناکرێت من لە بەناوی ئازادیەوە بتوانم بەڕاستی کۆمەلگا جارێکی کە بەرەو فەوتاندن و ڕوخاندن بەرمەوە، ینی بەداخەوە لەوەی کە وشەی ئازادی تا ئستێ کۆمەلگای ئێمە بە نێرمێەوە لێ تێنەگەیشتنەوە. ئەزان ئەگەر من لەسەر جادە خۆم ڕوتکەمەوە لەسەر جادە پیاسە لەگەڵ ڕەگەزی بەرامبەرم کەم قاقالێم ئەوە بکەم، ئەمە ئازادیە، ئەمە ناوی ئازادی نییە. ئازادی ئەو شەقۆڕخکراوەیە کە ئێمە چەند ساڵە هەوڵی بۆ دەدەین. ئازادی ئەوەیە من بتوانم توانای خۆم بسەلمێنم تا چەند ئەتوانم کۆمەلگا بەخێوکەم، تا چەند ئەتوانم ڕەگەزی بەرامبەرم ڕەگەزی خۆم بەڕاستی پەروەردە بکەم. ئەمە ئازادیە. ئازادی من تێناگەم یعنی بۆچی کۆمەلگا بۆ شێوازە لە ئازادی تێگەیشتووە. چەند ساڵیشە ئیش لەسەر ئەموو شوێ ئەکرێ، بەڵام تا ئێستا کۆمەلگا نەگەیشتۆتە ناو کۆمەلگا نەگەیشتۆتە ناو تاک بە تاکی خێزانەکانەوە بۆ ئەو ئازادی کە من ئەتوانم لی تێ بگەم تاکی خێزانەکەم تێگەیان بتوانێت ئەوانی کەش تێ بگەینێ. نازام یعنی بەڕاستی تووشی داڕمانێکی سەختی ناو کۆمەلگا بووین لە ڕێگەی ئازادی و گەنجان و ئەو چینەی کە هەیە. بۆ نمونە ڕۆژێ لەم ڕۆژانە دوو کەسی بە تەمەن لە شوێنێکە قسەیان نەکرد، کۆمەڵێ گەنج بەڕاستی پێکەنینیان هەو یەکسەر هاوارم لێ هەستا، ینی هاوارم لێ هەستا لەوەی کە تۆ بۆچی ئەو چەنەهای وەک تۆی پێگەیان تۆ بۆ وای خوێندکار ڕێز لە مامۆستا ناگرێ، بەڕاستی کچر ڕێز لە دایک و باوک ناگرێ، کوڕ بە هەمان شێوە چوزام خەڵکەکانی کەش هەمووی بەگشتی وای لێ هاتووە بەداخەوانێ. تا ئێستێشی لەگەڵ بێ ئەو تەمانەی ئێمە ئەم جیلەی ئێمە زۆرێک لە ڕێزیان هەیە، جۆرێک لە شەرمیان هەیە، شەرم بۆ معنای کە ڕێز ئەگرن لە کەسی بەرامبەری خۆیان بە تەمەنە بێتەمە، یعنی هاوتەمەنی خۆیان ئەم ڕێزە هەرماوەتەوە. بەڵام لە سەرەتای نەوەتەکانەوە بەهێنانی فلیمە مەکسیکەکان کە لێ دەدراودە و بلاجەکرا و چەندەها شتی ناشەرعی و ناشەرعی بۆ معنایەی کە
نەدەکرا کۆمەلگای ئێمە یەکسەر ئەو تێڕژانەی هەبێت و ببینرێ. لە سەرەتای نەوەتەکانە ئێمە بە فلیمە مەکسیکیەکان دەستمان پێکە، دوای بە فلیمە تورکیەکان و جوزام ئەو فلیمانەی کە شتێکی تیا بوو پەروەردە نەبێ. ئەمە وای کرد خێزانی شیوالێ کرد تەواوی تر خێزان بیرکاتەوە بڵێ دەوڵەتان ئاوا ئەژین، لە ڕاستی شاکەوانیە تەنها لەوانەیە ئەوە ئەو فلیمە بۆ ڕوخاندنی کۆمەلگای ئێمە دروست کرابێ. بەڕاستەکەی من وایە ئەبینم، چکە کاتێکە ئێمە سەرەتا فلیمە مەکسیکەکانە هات هاوارمان کرد کاکە ئەو فلیمانە مەهێنن بە ئەو فلیمانە لەناو کۆمەلگای ئێمە کار نەکە، هێشتا کۆمەلگای ئێمە زۆری ماوە بگاتە ئەو ئاستەی کە سەیرێکی فلیمێ لەو فلیمانە بکە. ئەو فلیمانە تر بە هەر جۆرە لە جۆرەکان شتی تیا بوو، نەدەکرا کۆمەلگای یەکسەر بەو شێوەیە. دیارە خێزان لە ئێستێدا من لەگەڵ ئەوانیم خێزان توندوتیز بێ، خێزان بەڕاستی یعنی لەگەڵ مناڵەکانی خۆیان، بەڵام ئەکرێت فێری ئەو ڕێزە بکرێن کە منێک تەمەنێکم هەیە ئەو منداڵە چۆن ڕێز لە من ئەگرێ، من دایکم، من باوکم، من خوشکم، من برام هەرچێکم، یعنی وا فێرکرێن پەروەردەکە ئاوا بێ دروست بکرێن کە ڕێزگرتن هەبێ. خۆ پێشکەوتنی ئەم کۆمەلگای ئێمە بەوە نییە کە منێک بێڕەزی بەرامبەر کەسانی لە خۆم بە تەمەنترکەم، ئەبێ بەڕاستی ڕێز هەبێ. گەڕانەوەی ڕێز و شکۆی خێزان و شکۆی ئینسان جارێکی کە بۆ ناو خێزان ئەمە زۆر زۆر کارکردنی ئەبێ بەڕاستی ڕێکخراوەکان، حیزبەکان، کۆمەلگا، ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان کار لەسەر دۆزی مرۆڤایەتی ئەکا، کار لەسەر دۆزی کەسێک ئەکا کە سروشتی نییە، دەکرێت ئەمانە هەمووی جسەر لە نێوکاری لەسەر بکرێتەوە. جارێکی کە داڕێشتنەوەیەکی یاسایی خێزانی هەبێ لە ناو ئێمەی خێزانەکانمانە، بۆ ئێ جارێ ئێمە لە مناڵەکانەوە دەست پێ بکەین پەروەردەیانکەین، هەتا کە هەرچەند ماندووبوونێکی زۆری دەبێت، چکە منێک وا بیر بکەمەوە کەسی بەرامبەرم چۆن بیر ئەکاتەوە، یاخود ژنێکی کە چۆن بیرەکاتەوە. ئەمەش ئەگەڕێتەوە سەر ئەو پەروەردەدان تەندروستی کە لە دوای ڕاپەڕینەوە بەڕاستی کۆمەلگای تووشی قەیران و داڕمان کرد. کۆمەلگا کێیە؟ منم تۆیت، ئەوە ئەوێکی ترە. بەڕاستی کۆمەلگا نێرومێ دروستی کردووە. ئەگەر من خێزانەکەم پەروەردەی تەندروستە بێ، کۆمەلگاش پەروەردەی تەندروستە بێ، بەڵام بەڕاستی ئەو تێڕژانە زۆرەی خەڵکی تر، خەڵکی دەرەوە کە تێڕژانە لەگەڵ ئێمەیە لە هەموو دەوڵەتانوانێ، ئێستا ئەچیت بۆ ناو بازاڕ سیرەکەی هێندەی خەڵکی دەرەوە بینی، خەڵکی شارەکەی خۆت نابینی. یعنی لە ڕاستیە ئەمە وای کردووە کە کۆمەلگاش ئاوا بشێوێ. هەمیشە ئێمە زەمانێک بووین بەڕاستی یەک کەس لە ناو ماڵەکەی عایلەیەک و خێزانێکی بەخێو ئەکرد و ئەوش هەر تەنها پێ بوو. ئێستێک دایکەکان کەوتونەتە بەر ئیش و کار، دایکەکان کەوتونەتە بەر ئەوەی کە بەڕاستی ئەبێ خزمەتکەن، هەم لە دوو شێوە خزمەتکەن، خزمەتی ماڵکەن، خزمەتیش لە دەرەوە بکەن تا ماڵ و مناڵ پێ بگەێنن، هاوشانی پیاوان. بەڕاستی ئەبێ حکومات، دەسەڵات، هەموو یاسا و قانونەکانمان بیر لەوە بکەنەوە جارێکی کە پیاوان ئەوەندە ئەرکتارکەن، ئەوەندە ئەرکدار بکەن تا ژنان نەتوانن ئەو ئەرکە قورسە بخەنە سەر شانی خۆیان، بیر لەوە بکەنەوە چۆن منداڵ پەروەردە ئەکەن. ئەگەر تۆیەکی ژن پەروەردەیەکی تەندروستت دا بە منداڵەکەت، هەر لە منداڵەوە هەتا گەورە بوون، ئەو کاتە کۆمەلگاش باش بیر ئەکاتوانە و ئێمە ناگەڕێنەوە جارێکە ناڵێن ئەمە خەتای کۆمەلگایە، نە، ئەڵێن ئەمە پەروەردەکەی ئاوا بووە، بۆیە کە ئەویش کاردانەوەی لەسەر کۆمەلگا دروست کردووە. منداڵەکەم دەنێرمە باخچەیەک، لە باخچەکە چەندەها مناڵێکیشی تایە، ئایا لەوێ کە من نەتوانم پەروەردەیەکەم ئەی لەوێ چۆن پەروەردە ئەکرێکەواتە هەر ئەمانە ئەبوونەوانێ کاردانەوە دروستەکەن و جارێکی کە ئێمە هەر بیر ئەکەینەوە ئای کۆمەلگا وای کردووە. نەخێر، کۆمەلگانی ئەوە منی تاکەم کەوام کردووە کۆمەلگا بیر لەسەر من بکاتەوانێ و کۆمەلگا بەو هەڵەیە بڕات کە من پێیا ڕۆشتم. گەشە پێدانی مرۆیی کە دروستە کە هەبێ لە هەموو شوێنەکە، هەبێ بۆ گەنجان و سەربار بە هەموو شتەکان ئەو دەسەڵاتی حکومەتە یاخود ئەو حکومەی کە هەیە لە ناو دەوڵەتەکاندا. بۆ نمونە دەوڵەتی کوردی ئەگەر حکومەتێکمان هەبێ، حکومەتێکی ئاوا بەڕاستی گرنگی بە گەنج بدا، گەنج بخاتە سەر کار، گەنج بتوانێت ژیانی خۆی دابین بکات، ئەم هەموو هەڵە و ئەم هەموو تاوانە ڕوونایەت کە گەنج هەیەی، ئەم هەموو هەڵەیە کە گەنج دەڕاتە دەرێ، هەر لە بەیانی و ئەڕات تا شەو درەنگێک لە دەرەوەیە دایک
نازانێت چێکە باوک نازانێت چی بکە ئەمانە هەر هەمووی بەڕاستی دەسەڵات لێ بەرپرسە و نەبوونی هۆشیاری تاک نەبوونی ئەو یاسا و بڕیارانەی کە بتوانێت جارێکی کە خێزان کۆبکاتەوە لە دەوریەک و پێویستە کە هەموو تاکێک هەموو کەسێک لە ڕێ دەسەڵاتەوە لە ڕێ ڕێکخراوەکانەوە لە ڕێ پارتەکانەوانێ هەمیشە تەوعیە بات بە گەنج هەمیشە ڕێنماییان بکات کە دەسەڵات ئەوەیە ئەبێ ئاوا بژین ئەبێ وا بکەین ئەوە بکەین خزمەت بکەین ئەو خزمەتەی ناکە لە سەرجادە دانیشتووە هەتا 12 یەکی شەو و خێزانیش ئاگاداری نێ نەخێت ئەبێت جە سەر لە نوێ حکومەت داڕشنەوە بکات بەو یاسایانەدا سەر لە نوێ حکومەت خۆی بکاتەوە بە پەرپرسی یەکەم لەوەی کە ژیان و گوزەران بۆ گەنج دابین بکە چکە بەڕاستی ئەگەر گەنج ژیان و گوزەرانی هەبوو سەرقاڵی کار و فەرمانی خۆی بێ چ داوە لەوەی کە تا سەعات 1 و 2 شەو لە کۆڵانان بێ یاخود لە سەرجادە بێ یاخوو بە دوای شتێکی لاوەکی یا بگەڕێ ئەمانە هەر وای کردووە بەڕاستی ئەم سیستەمی حکومڕانیە ئەم سیستەمی داراییە ئەم سیستەمی نەبوونی ئینتیمایی نەتەوەی و نیشتیمانی و خەڵخۆشویستنە هەمووی وای لێ کردووە گەنجی تووشی مەلەلێکی گەورە کردووە گەنجی تووشی تەقینەوەیە کردووە کە هەموویان ناخیان پڕە لەگەڵ هەر گەنجێکە قسە دەکەی ئەوەندەی خەم لە دڵدایە ئەمنەی ناخی ئەوەندە وێرانە یعنی بڕای بە هیچ شتێک نەماوە هەتا بڕای لەسەر خودی تاکی خۆشی نەماوەتانێ